ئامادەبوونە تژگیری لە پەیامی ئاشتی و برایەتی بکەنەوە. بەشداریتان بەرز دەنرخێنین، نیشانەی دڵسۆزی و خەمخۆریتانە. سوپاسی لیژنەی ئامادەکاری کۆنفرانس دەکەین نەتەوەیی بۆ پەرەپێدانی دیالۆگی ناوخۆیی. سڵاوێکی گەرمی برایانە و ئەمڕۆ کۆنفرانسێکی ڕاوێژی نەتەوەیی بەڕێوەدەچێت بۆ پەرەپێدانی دیالۆجی ناوخۆیی و هاندانی ئاشتی و دژی شەڕی ناوخۆ. ئەم کۆنفرانسە بە هاوکاری نێوان نێشێتی پەرلەمانتارانی کوردستان و کۆنگرەی نەتەوەیی کوردستانە بە بەشداری سیاسەتمەداران و نوێنەرانی ڕێکخرا و حیزبەکانی هەر چوار پارچەی کوردستان ئەمڕۆ بە درێژایی 4 ساعت 5 ساعت گفتوگۆ دەکرێت لەسەر کۆمەڵێک پێشنیار و پرۆژە بۆ پەرەپێدانی یەکڕێزی نێوخۆی کوردستانی و دوورخستنەوەی مەترسی پێکدادان و شەڕ لە نێوان هێزە کوردستانیەکان بەتایبەتی دوای ئەو گرژیانێکە لە ناوچەکانی بادینان لە نێوان پەکەکە و هێزەکانی پێشمەرگی کوردستان سەری هەڵدا بوو. هەموو لایەنە کوردستانیەکان کۆدەنجێک کۆ دەکەینەوە، ڕایەکی گشتی کوردستانی کۆ دەکەینەوە بۆ قەدەغەکردن و تەجریمکردن و تەحریمکردنی شەڕی کورد لە دژی کورد. ئەمڕۆ هەموو کوردستانیان بە یەک دەنگ بە هەموو لایەنە سیاسیەکان دەڵێن یەک ڕیز بن، ڕۆژی یەک ریزیە دووبەرەچیمان ناوێ، کێشە و گرژی و ئالۆزی نێوخۆیمان ناوێ. ئەمە ئامانجی سەرەکی کۆنفرانسەکەی ئەمڕۆیە. میلەتەکەمان یەکێتی پەرلەمانتاران بە نوێنەرایەتی کوردستانیشەوە لە پەرلەمانی